بۆ یەکەم جار هەڵبژاردەی کاراتی سلێمانی بەشداری دوو پاڵەوانێتی نێودەوڵەتی لە شاری سلێمانی و لە وڵاتی ئەرمینیا دەکات. بڕیارە بۆ یەکەم جار شاری سلێمانی باوەش بۆ یەکەمین پاڵەوانێتی کراوە یاریزانان و یانەکانی عێراق و وڵاتانی دراوسێ بکاتەوە و دوا بە دوای ئەو پاڵەوانێتیش بەشداری یەکێک لە پاڵەوانەتی نێودەوڵەتیەکانە سەر ئاستی جیهان دەکات لە وڵاتی ئەرمینیا. وەک دەزانن لە درێژەی کار و چالاکەکانی کەتی کاراتی سلێمانی دیسانەوە بەشدارین لە پاڵانتێکی تری نێودەوڵەتی کە ساڵی پار لە وڵاتی تاران بەشدار بین توانین پلەی سێم بەدەستبێنین لەسەر ئاستی زۆربەی وڵاتە جیهانیەکان. ئەم ساڵیش لە وڵاتی ئەرمینیا بەشدارین بەڵێ وەک دەزانن ئەم جۆرە پاڵانتێن تا سا لەسەر ئاستی عێراقیش نەتوانراوە بکرێت. ئێمە وەک کەتی کاراتی سلێمانی توانیمان ئەو کارە ئەنجام بدەین. پاڵانتێکی زۆر گەورەیە لە شاری سلێمانی بە بەشداربوونی زۆربەی وڵاتان. ئینشاڵڵا کارێکی زۆر جوان و کارێکی زۆر باشەکەن. ڕاهێنەری هەڵبژاردەکەش باز لە ئەزبەرزی یاریزانانی دەکات و ڕاشی دەگەیەنێت دەستنیشانکردنی یاریزانان سەرجەمیانەکانی سنووری پارێزگای سلێمانی گرتوتەوە. هەڵبەتە ئەو پرسیاری کە بەڕێز ئەفەرمی بێگومان تموحی یاریزانەکان زیاترە لە جاری پێشوو و ئەم جارە بە گڕوتینێکی باشترەوە ئامادەکاریمان کردووە و یاریزانەکان بە شێوەیەکی باشتر ئێستا ئامادەن و تەمەناکەین بتوانین ئەم جارە لە پلەی یەکەم و دووەما بین و ئەم جارە ئەنجامی باشتر بەدەست بێن. پێشەوەی کە وەکوڵێ ئەم تەمرینە ئەنجام دەین ئەوەی جێی دڵخۆشیە ئەمە تاکە هەڵبژاردەیە تاکە محافەزەیە لە سەرتاسەری عێراقا بتوانێت هەڵبژاردەیەکی تۆکمە و باش دروستکە. یاریزانانیش ئەرکی خوان بە قورس دەزانن لە هەردوو پاڵەوانێتیەکە و چاویشیان لە ئەنجامی زۆر گەورەیە. باز لە ئاسی خۆشیان دەکەن کاڵبژێراون بۆ ڕیزی هەڵبژاردەی کاراتی سلێمانی. بەڵێ حتمان قورسی دروستەکە لە پێش ئەم یاریزانانە چونکە ئەرکیان قورسر بۆتەوە بتوڵەیەکی دەرەوە بینن کە لە وڵاتی ئەرمینیایە بەڕاستی ئەمە بتوڵەیەکی کەم نییە. یاریزان ئەرکەکەی قورسر بۆتەوە ئەبێ ئەرکی خۆی پیشان باش کام چالاکێک کەم نییە. چالاکیە کە یەکێتی کاراتی سلێمانی دروستی کردووە هەڵبژاردەیەکی سلێمانی دروست کراوە بە ناوی کوردستانەوە بەشداری پاڵەوانێتی ئەوە گەورە بکە کە تا ئێستا حالیان 13 بۆ 14 وڵات ناوی نووسیوە. چالێکی کەشمانەیە کە بتوڵەی نێودەوڵەتی سلێمانیە ئۆپن کاراتی ئەمەژەر شتێکی زۆر گرنگە بۆ یاریزانەکان بۆیە حتممەنی شەکانیان قورسە. ئامانجمانەوەیە ناوێت بۆ سلێمانی بۆ شارەکەمان تۆمار بکەین. ینی ئەم یاریزانانە جاری پێشوو لە وڵاتی تاران بەشداری و پاڵانتەی نێودەوڵەتیەکەمان کرد کە 15 وڵات بەشدار بوو لەوەش توانیمان سواز بخوا پلەی سێمی پاڵانتەکە بەدەست بێنین. ئامانجمانەوەی ئەم جارە پلەیەکی بەرزتر بێنین و ناوێکی باشتر تۆمارکەین بۆ سلێمانی. لەسەر پێوەرێکی ئاست بەرزەکان بووە لە هەر قاعەیەکی ئاستێکی بەرزی هەبێ ئەو یاریزانە بانگێش دەکرا و توانیم لە سەر یەکەم جار بتوڵاتی سلێمانی کرا لەسەر وڵاتی سلێمانی سواز بخوا توانین پلەی یەکەم بەدەست بێنم ئەنجا توانین بەمە ناو ڕیزبەندیەوە. سواز بخوا کە پشگیرێکی باشمانەکەن مامۆساکانمان و لە ڕووی ئیداریاتەوە مامۆسا هێرش زۆر باشە. مامۆسا بەرزان کە سەرۆکە زۆر باشە زۆری هارمەتیمانەیە زۆر هاوکارمانە. مامۆسا ساڵحیش وەک ڕاهێنەری یارمەتیمان زۆرەیە. لە یەکەم تاقیکردنەوەشیاندا هەڵبژاردەی کاراتی سلێمانی لە یاریکی دۆستانەدا میوانداری هەڵبژاردەی عێراقی کرد و توانی لە زۆربەی کێشەکاندا سەرکەوتن بەسەر یاریزانانی عێراق بەدەست بێنن. ئازبەرزی لێهاتووی یاریزانانی کورد دوای کردووە کە لە زۆربەی ئاستەکانی هەڵبژاردەی کاراتی عێراق یاریزانی کورد ببینرێن و تا ئێستا چەندین مەدالیای جۆراوجۆریان بەدەست هێناوە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.